میوانێکم هەیە ئازاد دۆسکی شارەزای یاسایی و دەستوری کە لە سلێمانیەوە لەگەڵمایە. کاک ئازاد ئەم کاتت باش طبعا سەردانەکەی سەرۆکوەزیرانی عێراق لە کاتێکایە هەرێمی کوردستان هەڵبژاردننی نێوخۆیی ئەنجامداوە لە هەمان کاتیشا کۆمەڵی پرس و کێشەی هەڵپەسێدرا و لە نێوان هەولێر و بەغدا هەیە. پێت وایە ئەولەویەت بۆ ئەو گرفتانەی کە لە نێوان هەولێر و بەغدا هەیە لەم سەردانەی سەرۆکوەزیرانی عێراق بۆ هەرێمی کوردستان لەسەر چ بابەتێکە بێت؟ سەرەتا سڵاو ڕێزم سڵاو ڕێزم بۆ هەموو بینەرانیش. ئێمە وەکو لە هەواڵەکانی بەڕێزتان و لە راپۆرتەکەیە سەردانی بەڕێز سەرۆکوەزیرانی ئیتیحادی بۆ هەرێمی کوردستان پەیوەستە بە چەند پرسێکی کە ئەتوانم بڵێم ناوەڕۆکەکەی زیاتر لە دستورەوە قوڵە بێت، وەک لەوەی کە بەداخەوە زۆر جار ئەبینین پرۆژە قانونێک ئەنجومەنی وەزیران یاخۆ سەرۆک کۆمار بە پێ دستور کە ئینێرێ بۆ پەرلەمانی عێراقا، پەرلەمان بەداخەوە نەیتوانیوە چارەسەری پرسەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی بکە بە پێ سیاغاتەکانی دستوری. ئەوەی بەڕێستان وتانەوە ئێستا لە زۆربەی ڕاگەاندنەکانی عێراقیش ئاماژە بۆەوە کرێت پرسە هەرە گرنگەکە پەیوەستە بە بابەتی نەوت و غازەوە. بەڕێزم یعنی ئێمە ئەزانین بەداخەوە کاتێک قانونی موازنەی ئیتیحادی ژمارە 13 بۆ ساڵەکانی 2023 و 24 و 25 داڕێژرا هەر سەری دستوری عێراق بکەی، ئەگەر سەری مادەی 121 فەقرە جیمی دستوری عێراق بکەی ئەڵێ تختص جزء ئیرادات مستحصلة اتحاديا، يعني بەشێک لە داهاتی عێراق کە بە ئیتیحادی بەدەست کەوتووە تەخسیس ئەکرێ بۆ هەرێمەکان و پارێزگایەکان. ئەمە مادەی 121 بڕگەجیمی دستور چکە ئەمیست لێرەیە ئەوەی گرینگە ئاماژەی پێ بکەم. زۆربەی کێشەکانی نێوان حکوومەتی ئیتیحادی و هەرێمی کوردستان بریتیە لە التزام نەکردنی حکوومەتی فدرالی بە دستوری عێراقەوە و لە ناو دستوریشە التزام نەکردن بە قانونەوە. بەداخەوە چکە تۆ باسی دەوڵەتێکەکەی لە عێراقا لە دوای 2005 عەفو دستورێک دانراوە کە بتوانێ ڕێوڕەوە سیاسیەکە یاخود ئەوەی پەیوەست بێ بە هاوڵاتیانی عێراقیشەوە ڕێک بخرێ. لەبەرەوە من پەیوەستی یەکەم بە پرسی نەوت و غازەوە کە ئێستا بابەتێکی سەرەکی یاخود بۆتە کێشەی سەرەکی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فدرالی وەکو ئاماژەم پێکرد. باشە بەڵام هەوڵێکەیە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە لەلایەن حکوومەتی عێراق و خودی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراقەوە. بەڵام پێت وایە ئەم گرێکوێرەیە بە ئاسانیە کرێتەوە بابەتی هێناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان؟ ئەزانی ئوستازی بەڕێز لە مادەی یەک لە قانونی موازنە، ئەمە قانونی موازنەی عێراقیە ژمارە 13 بۆ ساڵەکانی 2023 و 24 و 25 سەیریکە لە قانونی موازنەی عێراقی ئاماژەی بەوە کراوە کە داهاتی عێراق ئێمە بتەوێنێتەوەی عێراق داهاتەکەی لە 90 زیاتر پەیوەستە بە داهاتی نەوتەوە. ئاماژەی پێکردووە لە بڕگەی یەکە لە مادەی یەکە ئاماژە بەوە ئەکات کە عێراق داهاتەکەی زیاترە لە 13 تریلیۆن دینار. ئەمە چۆن ئەم داهاتە دەسەکەوێ کە حکوومەتی ئیتیحادی ڕۆژانە 3,500,000 بەرمیل بنێرێ و لە درێژەی مادەی یەک لە قانونی موازنە ئاماژە بەوە کراوە کە پێویستە هەرێمی کوردستانیش 400,000 بەرمیلی ڕۆژانە بنێرێ. ئەگەر یعنی مەبەست لە مادەیە چییە؟ ئەگەر حکوومەتی فدرالی لە ڕۆژێکە 3,500,000 بەرمیل بنێرێ و هەرێمی 400,000 بەرمیل بنێرێ داهاتی عێراق کۆی گشتی زیاترە لە 13 تریلیۆن. باشە کێشەکە لە چی ئەوەی بەڕێزەوتن؟ وەکوتم ئەمە قانونی موازنەی عێراقیە، کێشە لە مادەی 12 قانونی موازنە پەیوەستە بە چۆنیەتی سەرفکردنی تێچووی بەرهەمهێنانی نەوت لە هەرێمی کوردستانە و تێچووی گواستنەوە. یعنی من ئەمەیە بۆ بینەرانیش ڕوون بکەمەوە بۆ بەڕێزیشت. باشە تۆ چۆنییت ئێمە ئەزانین لە ڕووی جوگرافیەوە دەرهێنانی نەوتی هەرێمی کوردستان بۆ نمونە کێڵگە نەوتیەکانی شێخا کە نزیکە لە پارێزگای دۆهۆک ئەو کولفەیە نییە کە وەکو لە حقوڵی مەجنونەی بەسڕا دەریێت. باشە ئێمە ئەزانین یعنی ئەوە پەیوەستە بە جانیبی تەخەسوسیەوە
تۆ تێچوویەکی بەرهەمێنانی نەوت لە هەرێمی کوردستانە زۆر جیاوازە. لە قانونی موازنە هاتووە ئاماژەی بەوە کردووە کە تێچووی مادەی 12 ئەڵێ تێچووی دەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستان هەمان ئەو تێچووە دانراوە باشە کە کۆمپانیای سۆمۆ یعنی کە ئینەهوو بەرهەمێنانی نەوت لە پارێزگای بەسڕە بێ پارێزگایەکانی تر بێ هەمان تێچووە تێچووی گواستنەوەش تێچووی بەرهەمێنان لە عێراقا 8 دۆلارە باشە و تێچووی گواستنەوە بەپێ ئەو ڕێکەوتنەی کە عێراق لەگەڵ تورکیا وڵاتی تورکیا هەیە کۆمپانیای سۆمۆی عێراقی لەگەڵ کۆمپانیای بۆتاشی تورکی گواستنەوەی نەوت لە فیشخابوورەوە تا بەندەری جیهان تەنها 1 دۆلار زیاتر دانراوە. هەرێمی کوردستان بۆ بەرهەمێنانی کولفەی بەرهەمێنان و کولفەی ئینتاج پێویستی بە 31 دۆلار. ئەمە ستاندارد هەموو کۆمپانیا نەوتە بیانیەکان کە لە هەرێمی کوردستان ئاماژەی بەوە ئەکەن چکە ئێمە لە بیر نەکەین عێراق لە ساڵی 20ەوە نەوت دەرێنێ خۆی شەریکاتی هەیە کۆمپانیای خۆی هەیە بەڵام هەرێمی کوردستان عقودەکان گرێبەستەکان بریتین لە عقودی ئیستیسماری زیاتر یان عقودی شەراکە ئەمە بابەتێکی قانونی بەحثە لەبەرەوە عێراق گەیشتۆتە ئەو قەناعەتەی کە ئەگەر نەوتی هەرێمی کوردستان هەناردەی دەرەوە نەکرێت لە بەرژەوەندی نییە چونکە عێراق زیاتر لە ساڵانە زیاتر لە 16 ملیار دینار زەرەری بەرئەکەوێ بۆ یعنی بۆ بەڕێزی شەڕۆنکەم ئێستا ئەڵێن قەراری دادگای باڵای فیدرالی سەبارەت بە پرسی موچە دەوڵی باشە بڕیارەکەی محکمەی ئیتیحادی ژمارە 224 2023 کە حەسم کرا لە ناو محکمەی ئیتیحادی تۆ ئەگەریت هەرێمی کوردستان داهاتی لا نەوتی تەسلیم ئەکا باشە ڕادەستی حکوومەتی ئیتیحادیەکە حکوومەتی ئیتیحادیش بۆ سەرفکردنی ڕەواتب لە هەرێمی کوردستان کە ئێمە زانین مەبلەغێکی زۆرە ئەوە ئەوسا پێویستە لە داهاتی نەوتی بەسڕا بۆ نمونە داهاتی نەوتی واسط بۆ تەکمیلەی ئەو مەبلەغەی کە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان پێویستە دابین بکرێ کەواتە من نازانم لغزی وەستاندنی نەوتی هەرێمی کوردستان لغزەکە چییە؟ ملیار دینار باشە ساڵانە زیان بەڵێ لغزەکە ئەو کێشە فەنیانەیە ئەو کێشە تەکنیکیانەیە کە ئاماژەی پێکرێت یان نەخێر هۆکاری سیاسی لە پشت جێبەجێ نەکردنی ئەم ڕێکەوتنە یان ئەم بابەتەوە هەیە. ئەزانی ئوستازی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان وابزانم دوێنێ بوو پێرێ ئاماژەی بە شتێکی زۆر جوانیە کە نەوت پێویستە وەکو کاڵایەکی بازرگانی سیر بکرێت نەک بکرێت بە ئامرازێکی سیاسی باشە ئەمە قەراری محکمەی ئیتیحادیم لایە ئەمەی کە قانونی نەوت و غازی هەرێمی کوردستانیان وەستان طبعا هەر ئەم محکمەی ئیتیحادیە بوو بە ژمارەی داوا 59 کە ئەزانین پێشپار بوو یاخود پێرار بوو ئەمە داواکە یەکێک لە ئەندامەکانی ئەنجومەنی پارێزگای بەسڕا بوو بە ناوی عەلی شەداد فارس و هەروەها وەزیری نەوتی عێراقی طبعا ئەم داوایە زۆر کۆن بوو 2012 بوو هێنان لە 2023 جۆڵانیان بۆی ویستیان کیانی دستوری هەرێمی کوردستان بچووکەنەوە پرسی نەوتیش من بۆ ئاماژەم پێکرد بەڕێز کاکنی چیروان بارزانی ئاماژەی بەوە کرد کە پێویستە نەوتی هەرێم بێیان ئیتیحادی بێ بۆ ئەم خێر و بێرەکەی بۆ هاوڵاتیان بێ چکە دستوریش ئەڵێ مادەی 111 ئەڵێ نەوت و غاز مڵکی هەموو هاوڵاتیانی عێراقیە مڵکی هیچ لایەنێکی سیاسی نییە تۆ بۆیت لە ڕێگای محکمەی ئیتیحادیەوە سەیریکە لە قەراری تەوتینیشە ئەمەش بڕیارەکەم لایە هاتووە نوێنەری وەکو نوێنەری یاسایی وەزارەتی نەوتی عێراقی وەزیری مالیە هاتووە ئاماژەی پێکردووە ئەڵێ هەرێمی کوردستان پێش دەرچوونی بڕیاری دادگای ناوبژیوانی پاریس نەوتەکەی داهاتی نەوت ڕادستی وەزارەتی نەوتی عێراقی وە لە ناویانە کۆمپانیای سۆمۆ کردووە ئەوان چوون بوون بە سکاڵاکار لە دادگایەکی ناوبژیوانی پاریس بەپێ ئەو ئیتیفاقیە کە لە نێوان عێراق و تورکیایەوە بزانم ساڵی 72 لە 2004 غەڵەت نەبمیان هەشت بوو هەموار کرا مەبەستم چییە؟ نەوتەکەیان وەستان بە بڕیارێکی دادگایەکی ناوبژیوانی دوای ئەوە بڕیارێکی ناوخۆش باشە ئەمەی ئاماژەم پێکرد هی محکمەی ئیتیحادی لە کۆتاییەکەیە عێراق گەیشتە ئەو قەناعەتە وەکو من بە بەڕێستم وت ئەوان ئەڵێن پێویستە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان تەوتین بکرێ
ئێستا ئەوان تێگەیشتون ئەڵێت ئێمە بۆ مەجبور بین لە داهاتی نەوتی بەسرا بۆ تەوتینی موچەی هەرێمی کوردستان لە جیاتی ئەو داهاتەی لە نەوتی بەسرا دەستکەوێ بابیێنە بۆ مەشارعی ئیستثماری بۆ خۆیان ڕێگە بە نەوتی هەرێمی کوردستان بڕوات چکە شەفافە یعنی منامەوێ ببم بە پارێزەری هیچکە وازحە ئەم داهاتە کە هەرێمی کوردستان تەسلیمی کردووە داهاتەکەی چووتە سەر حسابی کۆمپانیای سۆمۆی عێراقی و لەوێشەوە هەموو داهاتەکە بۆتە داهاتێکی ئیتیحادی وەکو من ئاماژەم پێکرد یعنی سەرەتا بڕوا بکە لە دستوری عێراقا شتێک نییە بە ناوی سەرفکردنی موچە لەلایەن حکوومەتی ئیتیحادیەوە زۆر کەس ئەڵێ حکوومەتی ناوەند لە دستور شتێک نییە بە ناوی حکوومەتی ناوەند لە مادەی 116 پێکاتوە لێ کۆماری عێراق پێکاتووە لە حکوومەتێکی ئیتیحادی کە لە پایتەختە و هەرێمەکانە و محلاتی وەکو چۆن بڵێ قەزا و ناحیە ئیداریەکانن کە حکوومەتە خۆجێیەکان لە مادەی 107 دستورە ئاماژە بەوە ئەکات ئەڵێ ئەم دستورە لە عێراقا جێبەجێکرێت و لە ناو هەرێمی کوردستانە بەڵام هەرێمی کوردستان دەسەڵاتی دستوری خۆیە لەبەر وەکو من ئاماژەم پێکرد هەموو ئەم کێشانە کە دروست بووە محەممەد شەیاع سوودانی لە پێش قەرارەکەی دادگای باڵای فیدرالی و لە دوای دەرچوونیشەوە لە یەکێک لە چاوپێکەوتنەکانی ڕاگەیاندن ئاماژەی پێکرد کە شتێک نییە بە ناوی سەرفکردنی موچە بۆ هەرێمی کوردستان بەڵکو سەرفکردنی پشکی بودجەی هەرێمی کوردستانە وەکو سەرەتا ئاماژەم پێکرد لە مادەی 121 جیم بەشێک لە داهاتی ئیتیحادی بۆ هەرێمەکان تەخسیس ئەکرێ بۆیە بابەتەکە زۆر بە سیاسی کرا لە کۆتاییشدا حکوومەتی ئیتیحادی خۆی زەرەرمەندی یەکەم بوو وەکو وتم ساڵانە زیاتر لە 16 ملیارد دینار زەرەری بەرەکەوێت بە حکمی ئەوەی کە نەوتی هەرێمی کوردستان وەستاوە ئێستا حەلەکە گەیشتۆتە ئەوەی کە تێچووی بەرهەمێنان تێچووی گواستنەوە هەر بەرمیلێک بۆ هەرێمی کوردستان بیکەن بە 16 دۆلار حەلی دووەمیش ئەوە دانراوە ئەگەر کولفەی ئینتاج و کولفەی بەرهەمهێنان لە هەرێمی کوردستان زیاتر بێ لە 16 دۆلار من بەپێ دستوری عێراق بێت بەپێ مادەی 60 و بەپێ مادەی 80 بڕگەسەیەکەی ئێستا قانونی موازنە وەکو من ئاماژەم پێکرد ژمارە 13 پێویستی بە هەموارە هەمواری چی مادەی 13 قانونی موازنە بەپێ دستوریش هەموارکردن یاخود ناردنی هەر پرۆژە قانونێک لە اختصاصی ئەنجومەنی وەزیرانە ئێستا ڕەشنووسی پرۆژە قانونەکە وابزانم گەڵاڵە کراوە نێراوە بۆ پەرلەمانی عەفو پەرلەمانی ئیتیحادی من پێم وایە و گەورەترین کێشەش یعنی ئەگەر ئەم قانونەش هەموار بکرێت و نەوتی هەرێمی کوردستان دیسان بەم کابینەی محەممەد شەیاع سوودانی دەست بە هەناردە بکرێت بەڵام چارەسەرکردنی کێشەی ڕیشەیی لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتیحادی سەبارەت بە پرسی نەوت و غاز پێویستی بە تەشریعکردنی قانونێکە لە پەرلەمانی عێراقا چکە ئێمە دستوری عێراق زیاتر لە 50 مادەمان هەیە ئەڵێ وەیونەظم ذلك بالقانون لە عێراقا قانونێک دەرنەچووە تا ئێستا تایبەت بێ بە چۆنیەتی بەرەمهێنانی نەوت چۆنیەتی ئیداعاملکردن لەگەڵ ئەو بابەتانە وەکو وتم ڕەنگە ئەم چارەسەر بەڵێ بەڕێز ئازاد دۆسکی هەرەوەنە کاتمان هەبوو ئەجینا بابەتەکە زۆر لەوە زیاتر هەڵەگرێت سپاس بۆ جەنابەت کە لە سلێمانیەوە لەگەڵمانە بوویت.